ئێمە وەکو پزیشکانی نیشتەجێی خولاو ساڵی دووەم دامەزراوین هۆکاری ئەو کۆبوونەوەمان ئەوەیەکەوە پلەبەندیەکەی ئێمە کە ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە دەڕین ڕاوەستاوە ئەوەش یەک لە سەبەبەکان لەبەرەوەی کە مەسەلەن دامەزراندن نییە کە دامەزراندن نەبوو سیسیلەی پزیشکی بە شێوەیەکی گشتی ڕاوەدەستیتن ئەوەی کە ساڵی یەکەمە دەبتە ساڵی دووەم ئەوەی ساڵی دووەمە دەستە ساڵی سێم کە پێی دەرێن تەدەڕوس ئەوەی کە ساڵی سێمە دەستە قۆناغێکی تر پێی دەرێن GP ینی جەنرال پراکتیشنەر دواتر دراسات دەست پێ دەکات دواتر تەقدیمات دەست پێ دەکاتن کە ئەو زنجیرەیە ڕاوەستا کەواتە سیسیلەی پزیشکی ڕاوەدەستیتن کەواتە ئەوانەی کە دەبنە ئیخساییەکان ڕاوەدەستن و ئەگەر ئەوە وەکو بدایەت دەست پێ بکاتن لەوانەیە لە داهاتوو بە درێژ خایەنتر بە چەند ساڵی تر دامەزراندن نەکرێتن کەوەش نەخسەشی زۆر لە هەموو شوێنەکان دەست پێ دەکاتن بە تایبەت ئەوانەی کە مەسەڵەن تەقاعود دەبن کەسێکی تر نێ گوێ بگرێتەوە و لە کاتێکدا کە نیدێکی زۆر پێویستێکی زۆر هەیە لە خەستەخانە حکومیەکان و لە بنکە تەندروستەکانیش بە هەمان شێوە باشە پزیشکان لە چەند شارێکی کوردستان بایکۆتیان کردو ئایا هیچ پلانێکی واتانەیە هیچ بیرۆکێکی واتانەیە کە ئێوەش ئەگەر داواکارەکەتان جێبەجێ نەکرێت بایکۆت بکەن بەتاکید ئێمە سەرتا بە پێویستمان زانی بە شێوەیەکی مەدەنیانە هەڵوێستی خۆمان بنوێنین لە داهاتوو کە بەتاکید قسە دەکرێتن لەگەر سەروی خۆمانەوە لەگەر ئیداری خۆمان دەتوانین برین هەنگاوی دواترمان لە ئێستاکەدا بە شێوەیەکی مەدەنیانە ئەگە بزانین وەڵاممان بدرێتەوە ئەمەی حەز ناکەین بگاتەوە حالەتە بەزەگە وەڵام نێتەوە بەتاکید هەنگاوی ترمان دەبێت و کاردانەوەی تریشی بەدواوە دێتن ئەمە هەموو ئەوڕۆ لێرەکەوە بینەوە لۆ دامەزانی پزیشکان لەبەرەوەی ئەمە وەکو خۆمان بەشێک لە قوتابیانی کۆلێژی پزیشکی هەولێریش لێرە بەشدارین لەبەرەوەی لە پێش هەمومانە ئەگەر ینی ئەو سیلسیلەیە بپسڕێ دامەزاندن ڕوونەدا دامەزاندن ڕوونەدا ئەوە لۆمە کێشەیە ینی ئەوە لە پێش هەر هەمومانە و کۆلێژی پزیشکی بەشی پزیشکی وەکوڵانی بەشەکانی کە نەبی ئەمە پێویستمان بەو سیلسیلەیە یان بوونەکەم کە یەکە لە کۆلێژ بشی دەردەسی پێویستە بەو سیلسیلەدا بڕۆ هەتا دەگاتە دەبتە پزیشکی پسپۆ ئەگەر ئەو سیلسیلەیە ڕوونەدا لە وڵی هەمووی چەقبەستوو دەبی و ینی سیستەمی تەندروستیش پەچی دەکەوی باشە ئێوە خۆبەخش کار دەکەن یان گرێبەستن چۆنی هەندانە مەزراون ئەسڵەن نەخ ئێستا کەسمان ئێمە وەکو خۆبەخش کەس قبوڵ ناکە بە خۆبەخشی کار بکەین و هەمووان داوای دامەزاندن دەکەین والله ئەمن قوتابی قۆناغی کۆتایی کۆلێژی پزیشکیم ئەو ڕۆهاتیمە ئێرە لە بۆ ئەوەی بە هەمان شێوەیەکی هاوپۆلەکانم داوای ئەوەی بکەم کە مەسەن ئەمە ساڵە چیدی تەواو دەکەین بە هەمان چارە نووسی ئەوان دەچین و ئەمە بە هیچ شێوەیەکی بۆی ڕازی نینە کە ئەو هامان لێ بێتن لەبەرەوەی هەر کەسێکمان کە هاتینە ئەو کولیەی ئەوە نەبووە کە تەنها ساڵێکی سەف شەش خوێندبمان و لێن دەردەرەجەمان هینابی ئەوە بووە کە لە ئەوەلی ژیانمانەوە هەر لەوەتەی چامان کردیتەوە هەر بە خوێندن بەڕێمان کردیەوە دەکا ئەوە 18 ساڵە ئێمە دەخینین پاش 18 ساڵی ئەتو هیچ شتێکت بەدەست نەکەویتن ئەوە زۆر شتێکی ناخۆش دەبیتن ئەمە 18 ساڵ لە ژیانمان دەکا و حالە ڕۆیشتیا هیچ کەسێکمان شتێک قبول ناکات و ئامادەش نینەوە و بەردەوامیش دەبین هەتاوەکو وەڵامی داواکاریەکانمان دەدرێتەوە باشە تا چەند ئەوە دەبینی کە ئەو کەسانی لە پێشتون دامەزراون تا چەند تۆ هیوای کتێکە دابمەزرێت چکە خۆمان دەزانین چەند ساڵێکە دامەزراندن نییە هیچ ئەمەلێکت ماوە بۆی کە تۆش دابمەزرە یان خود لە کەرتی تایبەت هەوڵت داوە ئیش بکە یان هەر چاوەڕێ ئەوەی کە حکوومەت وا بکە کە دابمەزرێنەوە وڵاهی یەکەم جار کە شتەکەمان زانی کە ئەوها دامەزراندن تاخیر بووە هەریانی بە هەموو قۆناغەکانەوە ئەمە کودەری تووشی حەپەسان بووین لەبەرەوەی شتێکی زۆر چاوەڕوان نەکرا بوو کە ئەمە هەموو ساڵە دەخین و دوای دانەمەزرەی و بێزگەلۆماندی بوونێ کە لە ژیانی کولیە دەکەین چەندەها تەڵەبەمانەیە کە بە پاس دێن و دەچن و هاتسۆ دەکەن و بە چەندەها نەهامەتی کە ئێستا شەمانە دێنە کولیە و دەچنەوە یعنی هیچ ئەمەلێکمانمە هەر ئەسڵان ئەمە لەوەی بزر دەبیتن کە تۆ یعنی دکتۆر بی و دانیشی واد لێ بێ سەرجادە بۆی داوای مافی خۆت بکەی بەڕاستی